کارگەکانی وەبەرهێنانی سلێمانی نیگەرانن لە حکومەتی هەرێم و دەڵێن هاوکاری پێویست ناکرێن و ساڵانە باجێکی زۆریشان لێوەردەگیرێت کە لەگەڵ عێراق هاوتانیە جگە لە پارەی غاز و کارەبا. جگە لەوەش وەزیر و کاربەدەستانی حکومەت تەنها لە ڕێگەی لیژنەکان و بۆ سزادانیان سەردانیان دەکەن. کێشە و گرفتمان زۆرە لە ماوەی پێشوە کێشێکی زۆرمان هەبوو ڕێگریەکی زۆرەکرا لە سکراب بە هیچ جۆرە موادی خاممان دەست ناکە و ڕێگریەکرا لە جنوبەوانێ لە باشووری عێراقەوانێ سکراب بگات بە کارگەکانی کوردستان و پاشان زۆری زەڕیبە باج لەسەرمان لێرە لە کوردستان لەوەش گرنگتر تێچووی کارەبا ئەگەر مقارنە بکەین بە باشوور و ناوەڕاستی عێراق ئەتوانم بڵێم دوو قات زیاتریش ئێمە وحدەی کارەبامان بۆیەتەوانێت نەخێر پێشتر لەلایەن هیچ وەزیری و بەرپرسێرێکەوە سەردان نەکراوین و تەرحێکی وان نەکراوە تا ئێستا. بۆ سزادان زۆر زوو شتەکانە چێتە پێشەوە بەس بۆ دەستگرتن و پاڵپشتی و هاریکاری تۆزێک کاتی زیاتری پێویستە. وەزیری پیشەسازی و کانزاکانی عێراق بۆ یەکەم جارە سەردانی کارگەیەکی توانەوەی ئاسن دەکات لە بازیان. دەوترێت تا ئێستا هیچ وەزیرێکی هەرێم سەردانی ئەم کارگانەی نەکردووە بۆ ئاگاداربوون لە گرفتەکانیان. بەڵام وەزیرێکی عێراقی ئەم ڕێچکەی شکاندووە و دەڵێت لە هەوڵی ئەوەدان باجکەم بکەنەوە هاوتای عێراقی بکەن. هەرێم لەگەڵ عێراقدا هەندێک جیاوازی هەیە لە قۆناغەکانی پێدانی مۆڵەتی پیشەسازی. گفتوگۆمان دەربارەی پێشخستنیان کردووە و پێشکەشی ئەنجومەنی وەزیرانمان کردووە لە بەغداد و لەگەڵ برایانمان لە وەزارەتی پیشسازی و بازرگانی هەرێم پێشتر گفتوگۆ و کۆبوونەوەمان لەسەری ئەنجام داوە. بەڕاشکاوی دەیڵێن بۆ ئەوەی لە بەرامبەر هەر مافێکدا ئەرکەکانیش جێبەجێ بکرێن وەک چۆن لە بەرامبەر هەر ئەرکێکدا مافێک هەیە. گەورەترین کێشە لە هەرێم و پارێزگاکانی دیکە دەواازە سنووریەکان و کۆنتترۆلکردنیانە. ئەو ڕسوماتانەی دیاری دەکەین بۆ پاراستنی بەرهەمی نیشتیمانی پێویستە لە هەرێم و عێراقیش بە تەواوی هاوتا یەک بن لە دەواازە سنووریەکان. ئاستەنگەکان ئاسان نین لە سەرکەرتی پیشەسازی گرنگترینیان وزەیە. صناعة هذا المعمل يحتاج الطاقة بشكل رئيسي اللي هي معنية بها وزارة الكهرباء. بەدەیان کارگە وەبەرهێنەری ناوخۆیی بەهۆی پشوێ خستنیان لەلایەن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە مایەپووچ بوون و کارگەکانیان داخستووە. ئەوە لە کاتێکدا بەرپرسانی هەرێم هەر کاتێک دەمیان دەکەیتەوە قسەی سەرزمانیان بەردەوام برەودانە بەدەستی کاری ناوخۆیی و گەشەسەندنی ئابووری. بەڵام ڕوەڕاستەقینەکەی ڕێک پێچەوانەی ئەوە بووە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.